ڕاگەاندنی وادەی ئەنجامدانی ڕیفراندۆم هەرێمی کوردستانی بۆ دوو بەرەی سیاسی و جەماوەری دابەش کردووە. بەشێک لە پارتەکان کە خۆیان لە کۆمەڵ و گۆڕان و بەشێک لە یەکێتیدا دەبینەوە ڕیفراندۆم بەبێ بوونی مەرجەعی یاسایی و سازکردنی زەمینەکانی ڕەت دەکەنەوە. بەرەکەی دیکە کە پارتی ئاڵا هەڵگرێتی و بەشێک لە یەکێتی و یەکگرتووی ئیسلامی و ژمارەیەک پارت کە لە زاراوەی سیاسی قۆناغێک لە قۆناغەکانی هەرێمدا بە دووکانی سیاسی ناودەبران پشتیوانی لێ دەکەن. بەرەی یەکەم کاوا گونجاوترە ناوی لێ بنرێت بەرەی داکۆکی لە شەرعیەت ترسی هێلەوەی هەر پرۆسێکی ڕیفراندۆم کە لە دەرەوەی دامەزراوە شەرعی و یاساییەکان ئەنجام بدرێت دوورنیە ئەنجامەکەی سیستەمێکی نایاسایی و خۆسەپێنی لێ بکەوێتەوە چونکە لە کات و قۆناغێک و بەڕێکارێکدا ڕۆیشتووە کە وەک خۆیان دەڵێن یاسا تیایدا پێشێل کراوە. پرۆسەی ڕیفراندۆم کە لە دیوەخانێکی حەزبیدا بڕیاری لێدراوە 25 ئەیلولی ئەمساڵ ئەنجام بدرێت تا ئێستاش لای بانگەشەکارانی و بەشێک لەوانەشی پشتیوانی لێ دەکەن نازانرێت بۆ چییە. لە نوێترین لێدوانیشدا لەم بارەیەوە هۆشیار زێباری سەرۆکی لیژنەی ڕاپرسی دەڵێت ئێمە باسی ڕیفراندۆم دەکەین خۆ باسی سربەخۆیی ناکەین. بەرەی دووەم واتە پارتی و هاوپەیمانەکانی کە خۆی وا ئەژمار دەکات پێشەواتی خەونی لە مێژینەی کورد بۆ سربەخۆیی و بەدەوڵەت بوون دەکات لەلایەن بەرەی یەکەم و هەوادارەکانیەوە وا تۆمەتبار دەکرێت کە هەر لە هەنگاوەکانی پێشوەختی سربەخۆبوون و بەدەوڵەت بوونەوە بناغەکانی ئەم چەمکەی بن پێخستووە کە خۆیان لە یاسا و شەفافیەت و بەدامەزراوەیی بوون و دەستا و دەستی دەسەڵاتدا دەبینێتەوە. هەرەمە شوای کردووە بەرەی دووەم ترسی هەبێت دەرەنجامی دوای ڕاپرسی هیچی لێ و بیلی زیوینی 25 ساڵەی حکومڕانی ئەم هێزانەی بۆ کورد باشتر پێنەبێت کە لای هەمووان زانرا و ئاشکرایە. چاودێران پیان وایە ئەوەی لە بەرامبەر بەرەکەی بارزانی و پارتی داکۆکی لە شەریعەت و ڕێزگرتن لە دامەزراوە یاساییەکان دەکەن ئەو بەشە لە دەنگدەرانیشیان لەگەڵدایە کە جگە لە پاڵپشتی بەدامەزراوەکردن و یاساییکردنی پرسی ڕیفراندۆم هاواری باشکردنی دۆخی ژیانیش دەکەن. ئەم بنکە جەماوەریەی بەرەی شەریعەت لە بەرامبەر هەوڵی ڕیفراندۆمێکدا دەوەستنەوە کە تیایدا یاسا و دامەزراوە شەرعیەکان هیچ ڕۆڵێکیان لە ئەنجامدانیدا نییە.